میوانەکەم بەڕێز ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاگاری زۆر بەخێر زۆر سپاس. ژمارە و منداڵانە زۆرن کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. دەستان خۆش بێ، سپاس بۆ تەورەکەتان. بێگومان چون ئەگەر ئێمە سەیری هەرێمی کوردستان کەین بە بۆنەی ئەو ئاوارە و یاخود ئەو لێشاوی ئەم چەند ساڵە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، ڕێژەیان زۆرە، بەڵام پێشەوەی ئەوانیش بێن ڕێژەی مناڵانی خۆشمان وەکو هەرێمی کوردستان ڕێژەیەکە بۆ بەڵام نەگەیشت زۆرە کاک ئاری، ینی ئەوانە ناکە ئاوارن یاخود پەنابەرن لە هەرێمی کوردستان ئێستا منداڵەکانیان کارەکەن، ئەوانەی کە هەوڵاتی هەرێمی کوردستانن ڕێژیان زۆرە کە منداڵەکان. وەڵاهی بە ڕقم لەوەیە نەتوانم بزەڵ دەقیقەن بێڵێم، بەڵام ئەرە وەڵایتر ڕێژەی خۆی هەیە. هۆکاری ئەوە چییە کە منداڵێکی تەمەن 5 ساڵ بنێردرێت بۆ کارکردن؟ ئەمە خۆی بە بەردەوامی هۆکارەکان گەلێ زۆرن، بەڵام لە هەر یەکێک لە ئێمە بپرسییان لە هەر کەسێک لەو دایک و باوکانیان لە هەر کەسێک کە ئەوان مناڵانەی کە لەسەر شەقام کار دەکەن یەکەم سەرێکەکەی دەگەڕێنەوە بۆ لایانی ئابووری، بەڵام ئەگەر بین سەیری داتاکان بکەین بە شێوەیەکی گشتی یاخود کە کاتێک ڕاستە خۆ ڕوبەڕووی یاخود با بڵین لەگەڵ مناڵەکان گفتوگۆ دەکەی یان لەگەڵ خێزانەکان هەنێکی زۆرشیان هەیە پەیوەندی بە با بڵین لایانی ئابووریەوە نییە. عادەتەن دەزانین ئەوانەی کە تووشی کارکردن نەبن بە تایبەت مناڵان لە جەنگ و لە ئاوارە بوون و ینی زۆربەی کاتی لە ئەوەی کە خۆشمان خانە خوێیە وەکو نەریتێکی لات، ینی هەنێک جار دایکانە یان باوکانە یان دایکە کە بە تەنها یان باوکەکان نەرچیان پێکەوە وەکو نەریتێکی لێ هاتۆ بە بەردەوامی دانهێرنە سەر شەقامەکان، چون سۆز و عەتفی گەورە بۆ لای مناڵ لەوەیە زیاتر بێ وەکو مەسەلەن بۆ لای منێکی گەورە. ئەیگەلەوەی کاڵن با مناڵەکانمان فێری کارکردن بن پشت بە خۆیان ببەستن لە ئێستاوەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ زەربەیەک دەگەێنێت بە دەرونیە و مناڵە لە جیاتیەوەی کە پەروەردەی بکات. خۆی ئەگەر سەیری کارکردن بکەین کارکردنی مناڵان لە سەدەی با بڵێ نهاتی 19 و 20ەوە هەر خۆی دەست پێ کردووە. ئەمڕۆ ئەم ڕۆژە کە دانراوە لە 2002 ڕۆژی بەڕەنگار بوونەوەیە بۆی کارکردن نەکرێت. ئەمە دەڵێن سەرەکەی لە ڕووی تعدای جنسیەوە، لە ڕووی ئیستیغلالکردنەوە، لە ڕووی با بڵێن بەکارهێنانی وەکو فرۆشتنی مرۆڤون یاخود با بڵێن یان ئاڵوو دەبوونیان بە کۆمەڵێک با بڵێن ئەم مادەی هۆشبەر و ئەوانەی کە سڕکەرن بۆ مناڵ بەکار دێت زۆر بەی کات ئیستیغلال دەکرێن، زۆر کات دەیان بن ئەندامەکانی لەشیان دەردێن و دەیان فرۆشن. ممکنە لە وڵاتی ئەمە تا حدێکی زۆر کەمتر بن، بەڵام لە وڵاتانی جیهان ینی زۆر بەزەقی و ڕقی زیاتر دیارن بە تایبەت ئەوەی کە ئاوارەیە لێرەوە دەچێتە وڵاتێکی تر زۆربەی کات دەبینین لە ناو شاحینەکانە یان لە ڕێگاکانە دەیان بن و ئیتر بە هەر هۆکارێک بێ دەچن ئەندامانی جەستیان دەفرۆشن. وێ زۆربەی کاتێک باسی مناڵ دەکەیان بە کارخستنی منداڵ دەکەین لانی لەسەر جەستەی لەسەر دەرونی لەسەر نەفسیەتی ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێی کرد، ینی باسیەوەتکرد مەسەلەن دەڵێن با فێربن خۆی لە بەپێی ئەو یاسایی کە دانراوە حتا یاسای عێراقش لە 15 ساڵەوە تقریباً 15 ساڵ ڕێگە پێدانێکە، بەڵام لەگەڵ چێ لەگەڵ کەسێکی نزیکی خۆی مامێکێتی خاڵێکێتی باوکێتی ئەویش لە نابێ فەرامۆش بکرێ یاخود نابێ پەراوێز بخرێ لە خوێندنی لە بەشەکانی تری ژیانی وەکو مناڵێک مناڵی خۆی دەبێت هەرشتێکی دیکە. زۆر جار ئەو منداڵانە ینی لە وەرزی هاوین ئەو کاتی کە پشووی خوێندنە دەنێردرێن بۆ کارکردن. ئەمە تا چەند ڕێیتەیەکی ئایا هەر ناکرێت هەر نەگونجاوە بۆی منداڵکاری پێ بکرێ؟ ئەگەر لەگەڵ کەسێکی وتمان نزیکی خۆی بێت بۆی کە فێری بکەی ئەگەر فێرشی نەکەی جارە هیچ نەبێت لە یارە ئەلکترۆنیەکان دوورە بنەوە ئەمە خۆ دەتوانین بڵین ئەم دیوانەی ئەرێنیە تا حدێکی زۆر، بەڵام لەگەڵ کەسێکی تەواو نزیکی خۆی بێ ئەرکەکان قورس نەبن ینی شتێک نەبێت لە توانە و تاقە و وزەی مناڵەکە نەبێ. هەنێک جاری گرنگە تو پیشانی مناڵەکەتی دەی کە من لە دەرەوە زۆر هیلاکم لە دەرەوە زۆر ماندیم ئیشی من ئەمە بۆیە ئەو پرۆسی کە من دەسم پێوەی داوە قورسی ژیان یاخود ئەوەی کە شوێنی کە کاری لێکم زۆر قورسترە لەوەی کە تو پێت دەڵم بخوێنە خوێندن بۆ جەنابەت گرنگترە، بەرهەمێکی تر دەبێت ناکەویتە بن ئەم عەزێت و ماندیبوونەی کە خۆمەیە، بەڵام وەکو کارکردنی مناڵ بەڕەسمی بە هیچ شێوەیەکی یاسایەک ڕێنادا کار بکەن. باشە ئەمە بەشێکێتی ئەو منداڵانی دیکە کە لەوانەیە ئاوارەکان بن پەنابەرەکان بن بکرێ دەگیرێن وەکو گروپ کاریان پێ دەکرێت، دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە ئەم دیاردانە نەهێڵدرێن کار بە منداڵ نەکرێ؟ ئەم ئەگەر جارە لە خۆمانەوە دەست پێکەین خەڵکی خانەخێ پێشتر کۆمەڵێک ڕێکخراوە حتا حکوومەتیش ینی پرۆسەکەی بەڕێوە دەبرد لە وەکو وزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی
کارەکانیان ئەنجام دەدات دەچوونەوە ماڵەکان و پاریاندا خێزانەکان مەسەلمانیەوە نەدەسەکەوێ ئەمە پارەکە مناڵەکەت با بچێتەوە بەری خوێندن مانێتە سەر شەقامەکان هەتا درەنگی شەو بۆی تووشی زیان و زەرەر و کۆمەڵێک شت نەبێ بەڵام کە ئاوارە هاتن و با بڵین خەڵکی دەرەوە هاتنە ئێرە لێشاوەکە ئەوەنە زۆر بوو یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونە ترافیکی ئەی دەفرۆشرێ دەکردرێتەوە ینی وەکو بازرگانیە بەکاردێ ترافیکی بی کۆمەڵێک مناڵی خۆی هەیە ترافیکی سی کۆمەڵێک ئەگەر تو هەولێر لەبەرەوەی بازنەیە جوانتر دیارە بسوڕێەوە ئەو مناڵانە بە بەرداوامی بە بازنە دەسوڕێنەوە ئەمانگە لێرە دەیبینی مانگی تر دەڕۆی لە ترافیکێکی تر دەیبینی کۆمەڵێک مناڵ لێرە بێنە بیبە بە وڵاتر دەبێتە شەڕ و ئاژاوە زۆرجار ممکنیشە جەنابتان لە ڕووی ڕاگەاندنەکانەوە چ لای خۆتان بیان لە شوێنێکی ترۆ بڵاو کرابێتەوە ڕوبەڕووی یەکترێ بنەوە ینی ئەزیێتێکی تەواوی یەکتریش دەدەن بۆ لەبەرەوەی فێر کراون تەدریبێکی جوان دەرسێکی جوان دراون ئەمە شوێنی تووە ئەمە جێی تووە و ڕۆژانە بەکاردێن وەکو کاڵایە بەکاریان دێنن بۆەوەی سرنجی کەسەکانیان پێ ڕابکێشن بۆ زۆربەی کات تووشی زۆر قورسی یاخود تووشی زۆر ڕوبەڕووی هەر منداڵان زەرمەندن لەنێوم کارانەدا زۆر سپاس دەکەم بەڕێز ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئەمە دەبوون لەگەڵم.